سەبارەت بە گرنگی سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ بەغدا و دیدار و کۆبوونەوەکانی بەڕێز شوان کەلاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کفریەوە لەگەڵمانەبێ. کاک شوان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. گرنگی سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ بەغدا چییە؟ زۆر سوپاس. سڵاو لە بەڕێستان لە بینەرانی کوردستان 24. بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ستراتیژ وەکو بەرنامە هەمیشە لە ماوەی دەست بەکاربوونی لەم کابینەیە بەو ئاراستەیە ئیشی کردووە یان بەو ستراتیژە ئیشی کردووە کە هەر ڕێگایەک فاکتەر بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان، هەر گفتوگۆیەک فاکتەر بێ بۆ خۆشگوزەرانی ژیانی خەڵک بە تایبەتی فەرمانبەران و موچەخۆران، هەر هۆکارێک یان هەر فاکتەرێک ببێتە هۆی ئەوەی کە پێشکەوتن و بوژانەوە لە کوردستان ڕووبدا، ببێتە هۆی ئەوەی بەغدا و هەرێمی کوردستان لە یەک نزیک بکاتەوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ستراتیژیەوە باوەڕی بەم بابەتە هەیە و هەموو لەحزەیەک ئامادەی دیدار و کۆبوونەوە و سەردانیکردنی بەغداد و ڕاستپاردنی نوێنەرانی کورد لە بەغدا بووە کە بە گوێرەی ئەم ستراتیژە بە گوێرەی ئەم بەرنامەیە کار بکەن کە هەمومان تەرکیزمان لەسەرەوە بێ کێشەکانی نێوان بەغدا و هەولێر احتیوا بکەین، بچووکی بکەینەوە، چارەسەری بکەین. ئامانجی سەرەکیش لە ئەم ستراتیژە وەکو وتم دابینکردنی موچەی فەرمانبەران و خۆشگوزەرانی و پێشکەوتنی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتیش بەرقەراربوونی ئیستیقرارە لەسەر ئاستی عێراق. بۆیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغداد ینی کێشەکانی پێوەست بە موچە و بە نەوت و مادەی ١40 ئەوانە باتە قۆناغێکی دیکەوە. بەتەئکید دەیباتە قۆناغێکی دیکەوە و ئەمڕۆ قسەی زۆر جددی کراوە لەسەر ئەوەی بە شێوەیەکی ڕیشەی بگەنە چارەسەر لە هەندێک لەو بابەتانەی کە هەندێک کێشەی تیاماوە. خۆشبەختانە بەڕێز محەممەد شیع سوودانی و حکوومەتی فیدراڵیش ئیستیجابەیان زۆر باشە و چوونی سەرۆکی حکوومەتی هەرێمیش بەتەئکید بە تایبەتی بابەتی موچە و بابەتی تەوتین و بابەتی هەناردەکردنەوەی نەوت، بابەتی ئەو کێشانەی لە ناوچە کێشە لە سەرەکان یان ناوچەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان، هەتا بابەتی موازنە کە ئێستا لە پەرلەمانە، جگە لەمەش کۆمەڵێ بابەتی سیاسی گشتی هەیە. بە تاکید قسەی لەسەرەکرێ وەکو هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی عێراق، مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، ئەمانە کۆمەڵێ بابەتن لە ئەجیندای کاری بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە. ینی بەشی زۆری ئەم کێشانە بە دڵنیاییەوە لە ئەنجامی سەردانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ بەغدا ینی دەگەینە چارەسەری کۆتایی و میکانزمی کۆتایی هێنان بەم کێشانە دیاری کراوە. زۆر باشە کاک شوان. هادی عامری لە سەردانەکەی لە دوای سەردانەکە و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیران مەسرور بارزانی باسی لەوە کرد کە هەندێک خاڵی ئەرێنیش هەن کە پێویستە برەویان پێ بدرێت، پەرەیان پێ بدرێت لە نێوان هەردوولادا. هەری لاکۆکچیەکان ڕاستە هەن، بەڵام لاکۆکچیەکان بە قەباری خاڵە ئەرێنیەکانی خاڵە ئەرێنیەکان زیاتر و پێویستە گرنگیان پێ بدرێت. پێ دوایە سەردانەکەی مەسرور بارزانی بۆ بەغداد وا ئەکات تێگەشتێکی باشتر لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان، حکوومەت بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بکات. بەڵێ بەڵێ وەکو وتم یەک لە ئامانجی سەردانەکە بۆ قسەکردنە لەسەر بارودۆخی سیاسی گشتی عێراق. ئێمە بەشێکین لە عێراق و بە تەئکید هەم ئەحزابی عێراقی، هەم سەرکردە عێراقیەکان، هەم هەرێمی کوردستانیش هەموو لایەک دڵنیاین کە بەبێ یعنی بەهەبوونی کێشە لە نێوان هەولێر و بەغدا، لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ، عێراق ئیستیقرار بەخۆیەوە نابینێ، بارودۆخەکان ئاڵۆزترە بێ. بۆیە لەگەڵ سەرکردە سیاسیەکانی شکۆ بێتەوە بە دڵنیاییەوە. ئێمە دەستورمان هەیە، هەموو عێراقیەکان دەنگیان بەو دەستورە داوە. لەسەر بنەمای ئەم دەستورە و لەسەر بنەمای سازش نەکردن لە
مافەڕەواکانی خەڵکی کوردستان خاڵی زۆر ئەرێنی و ئیجابی هەیە، لێک تێگەیشتن و لێک نزیک بوونەوەی زۆر باش هەیە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە ماوەی سەردانەکانی ڕابردویانداوە بەم سەردانەیشەوە کەشێکی وا ئیجابی دروست بووە کە خەریکین خاڵە ئەرێنیەکان گەورە ئەەکەین، کۆتایی بە کێشەکان دێنین. هەر ئەمەش وەکوتم لای حکوومەتی هەرێم و لای بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێم هەم ستراتیژە هەم لە ڕووی مەبدەئیەوە باوەڕمان پێ هەیە و عێراقیەکانیش ئەحزابی عێراقیش خۆیان زۆر باش تێ ئەگەن کە بە کۆتایی هاتنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا عێراق بە شێوەیەکی گشتی قۆناغێکی باش ئەچێتە پێش، ئیستقرار باشتر بەرجەستە ئەبێ و ئاستی پێشکەوتن و خزمەتگوزاری و گەشەکردن لە ئاستی عێراق و بە شێوەیەکی گشتی ئەچێتە پێش. بۆیە بە دڵنیاییەوە خاڵی ئەرێنی زۆرە. ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان من دڵنیام دەستکەوتی زۆر گەورە بەدەسەهێنێ. کاری ئێمەش نوێنەرانی کورد لە بەغدا ئاسانەکە، کاری وەزیرەکانیشمان لە حکوومەتی فیدرال ئاسانەکە و بەڕێ سەرۆکی حکوومەتی فیدرال و ئەنجومەنی وەزیران و حزبەکانی بەشداری هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەت کام حکوومەتەمان پێکێناوە هەمویان پێشوازی زۆر گەرمیان هەیە بۆ سەردانەکەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم و زۆریان پێخۆشە سەردانەکە، چونکە ئەزانن بە هەر سەردانێکی سەرۆکی حکوومەت هەنگاوی باشە چینە پێشەوە و نزیکە بینەوە لە کۆتایی هێنانی یەکجارەکی بە کێشەکانی نێوان هەولێر و بەغداد. زۆر باش کاک شوان سەبارەت بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان بە سەر و بارزانی ژێکی وزاری بۆ چارەسەرکردنی و کێشەیە پیجێناوە کە ڕوبەڕووی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستانە بنەوە. ئەم ڕۆژ لە بەغدایەت پێ دوایە گفتوگۆکانی ئەمڕۆ تا چەندە ینی ئەو کێشانە چارەسەرەکات و کێشەکانە باتە قۆناغێکی دیکە بەرە و ئاراستی چارەسەرکردن. بەڵێ بە تاکید وەکوتم یەکێک لە ئەجیندای سەردانەکە چارەسەرکردنی و کێشانەیە. ئەم کێشانە دەستور میکانزمی چارەسەرکردنی بۆ دیاری کردووە و لە چوارچەوەی هاوپەیمانێتی دانی ئیدارەی دەوڵەت ئەو هاوپەیمانێتی کە ئەم حکوومەتەی لێ دروست بوو لە بەرنامەی کاری محەممەد شیع سوودانی تەکید کراوەتەوە لەسەر جێبەجێکردنی مادەی 140 هەتا لە ڕووی داراییەوە تەخسیسی بۆ کراوە، پارەی بۆ دابین کراوە و لیژنەیەکی باڵا لەسەر ئاستی پەرلەمان و لیژنەیەکی تر بە سەرۆکایەتی بەڕێز حاجی هادی عامری پێکاتووە نوێنەری هەرێمی کوردستان لەو لیژنەیە هەنگاو چوونەتە پێشەوە، بەڵام وەکو ئەو جەدۆلی بەرنامەی کارێکە لەسەری ڕێکەوتبووین وەکوەوە نەچۆتە پێش سەردانی ئەمڕۆی حکوومەتی بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێم دیسان فاکتەرێکی زۆر باشە بۆ ئەوەی ئێمە بەڕاستی بگەینە چارەسەر، چونکە خەڵکی ئەو ناوچانە لە سایەی حکوومەتی بەعسی ڕووخا و زیانی زۆریان بەرکەوتووە و زەوی و زار و ماڵ و مڵکیان دابین کراوە، جگەلەوەی لە ڕووی جەسەدی و ڕۆحیشەوە قوربانیان داوە. ناکرێت لەم سەردەمە و لە عێراقی نوێ شادیسان هەر زیانمەند بن. ئیرادەیەکی بەهێز هەیە تەجاوزی ئەم کێشانە بکەین و بە ئاراستەی چارەسەرکردنی ئەم کێشانە بڕۆینەوە و لە ئێستاشدا قانونێک لە پەرلەمانە ئێمە خوێندنەوەی یەکەمان بۆ کردووە و خوێندنەوەی دووەم و مناقەشەیش تەواو بووە لە تەسویتایە مادەیەکیشی تەسویت کراوە بۆ ئەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە هەڵوەشێنینەوە سەرجەم ئەوانەی لە ئەنجامی بڕیارەکانی حزبی بەعس و مەجلیسی قیادەی سەورە زیانمەند بوون، زەویان داگیر کراوە، مونتەلەکاتیان داگیر کراوە، بڕیارەکان هەڵوەشێنینەوە بۆیان بگەڕێتەوە. یەک لە ئامانجەکانی چوونی سەرۆکی بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قسەکردنە لەسەر ئەم کێشانە و بە دڵنیاییەوە وەکوتم فاکتەرێکی باشە بێ هەتا بۆ ئاسانکاری لەو پرۆژە قانونێکە لە پەرلەمان هەیە، بۆ ئاسانکاری بۆ ئێمەی نوێنەرانی هاوکارێکی جدیشە بێ بە حکوومەتی فیدرال بۆەوەی تەجاوزی ئەم کێشانە بکەین و حەلی بکەین. زۆر باشە کۆتا پرسیارەگەر بکرێت بە کورتی وەڵام بیتەوە. ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق و مەسرور بارزانی جەختیان لە پەرەپێدانی پەیوەندی ئەمنیەکانی نێوان هەردوو لا کردوێتەوە. ئەمە تا چەندە گرنگە پەرەپێدانی پەیوەندی ئەمنیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق؟ بە تاکید زۆر گرنگە. هەردوو لا هەم حکوومەتی هەرێم و هەم بەڕێز مستەشاری ئەمنی مستەشاری ئاسایشی نیشتیمانی عێراق ئەزانن کە داعش
حزوری هەیە و هەندێک جار چالاکیان هەیە جگەلەوەش ئێمە حاڵەتێکی تایبەتمان لە شنگال هەیە و ڕێککەوتنی سیاسی لەسەر کراوە لە سەردەمی کاڵمیەوە ئەم ڕێککەوت نەکراوە و لە مناهیجی وەزاری لە بەرنامەی کاری کابینەی محەممەد شیع سوودانیش ڕێگاکانی چارەسەر دەستنیشان کراوە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنامەی شنگال هەروەها بەڕاستی بەداخەوە دوو مانگە موچەی هێزە ئەمنیەکان تەخیرە بێ بە دڵنیاییەوە ئەمیش کاریگەری سلبی دروستەکە هەموو ئەم بابەتانە باسەکرێ و سەردانی سەرۆکی حکوومەت دیسان هۆکارێکی باش ئەبێ بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانەی کە پەیوەستە بە ئەمنیەت و بە ئاسایشی گشتی و بە ئاسایشی هەرێمی کوردستان و بەغدادەوە هەروەها پەیوەستە بە ژیان و قوتی هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستانیشەوە کە موچەیان ماوەیە کە تەخیرە بێت. بەڵێ بەڕێز شوان کەلاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە.